ئێمە وەکو ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی دادگەوەری لەم ساتە وەختە پیرۆزەدا کە مانجی پیرۆزی ڕەمەزانە هەستاین بە سازدانی ئێوارەخوانێک بۆ سەرچەم بۆ زۆرێک لە ئەندامان و دۆست و لایەنگر و خۆشەویست و پیاو ماقوڵ و کەسایەتیەکان و مامۆستایانی ئاینی دەڤەرەکە وەکو ئیفتار سائیمێک لەم ئێوارەخوانەدا و ئامانجی سەرەکیشمان بەڕاستی لەم ئێوارەخوانەدا ئەوەیە کە نوێکردنەوەی ئەم سونەتە گەورەیە و ئەو پاداشتە گەورەیە کە لەم ئیفتار سائیمەدا دەست دەکەوێت بە تایبەتی لە مانجی ڕەمەزان وە کۆکردنەوەی برایەن و زیاتر بەهێزکردنی پەیوەندی برایەتی و خۆشەویستی لەنێو ئەنداماندا جێگای باسە کە خەڵکێکی یەکجار زۆر لە دۆست و خۆشەویست و خۆشەویستان تێدا بەشدار بوون کە ئێمە 250 کەسمان بانگەشت کرده بوو الحەمدوللا زیاتر لەو ڕێژەیە هاتوو بەشداری کردبوو. دیارە ئەوڕۆ ئێوارەخوانێک ئەنجومەنی عازیاوای کۆمەڵی دادگەری کوردستان ئەساسی کرد بۆ لایەنگران و دۆستان و ئەندامانی خۆی لەم ئێوارە کۆڕەدا خی گەورە هینا پێش کە زۆربەی هەر زۆری برایان بەشداریان تێدا کرد زۆر خۆشحاڵیان کردین حەدیثەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێکی ئیفتار بە کەسێکی بکاتەوە کە ئێوارەخوانێک بۆ کەسێکی تاسکە ئەزیری ڕۆژووی ڕۆژەوانەکەی هەیە ئەوەی کە لە ئەزیری شکەم بێتەوە. ئێمە دەزانین کە ئاینی پیرۆزی ئیسلام چ ڕێز و حرمەتێکی لەو کەسانە ناوە کە نان دەدەن بە ڕۆژوانانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. ئاینی ئیسلام ئەوەی باس کردووە کە بەرازەی ئەوانەی کە نان دەدەن بۆ ڕۆژوانانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خێری هەموو ئەو ڕۆژوانانەی هەیە و بەبێ ئەوەی کەلەوانیش کەم بێتەوە. بۆیە دەستخۆشێکی زۆرمان هەیە لە ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی دادگەری